ئاسمانی تەمومژاوی ناوچەکە بازاڕەکانی دراوی گاندۆتە لێواری ناجێگیریەکی قوڵ. دەنگی بەرزی موشەکەکان تەنها ئارامی ئاسمانیان نەبەزاند، بەڵکو ڕاستەخۆ هاوسەنگی بۆسەکانیشیان هەژاندووە و دڵەڕاوکەی لای بازرگانان و هاوڵاتیان دروست کردووە. بەهای دیناری عراقی لەژێر گوشاری ئاڵۆزیەکاندا لە 153,000ەوە بۆ 160,000 دینار هەڵکشاو، دواتر لە 156,000 دیناردا گیرسایەوە. ئەگەر شەڕەکە زیاتر قوڵیش بێتەوە کارگەری لەسەر زیاتر بەرزبوونی دۆلار نابێت بچێتە 167ەوە. شەڕەکە زیاتریش توول پێشێ و بەو شێوێت کاریگەری لەسەر ئێمە نابێت، لەسەر بازاڕی ئێمە نابێت. ئێمە چووکە لە ناوەند لە بەغا گەڵای پشتیوانیمان هەیە 132 ئەیا بە کۆمپانیا و شەریکەکان لەبەرەوە تەسەوور ناکەم هیچ مەترسیەکی لەو شێوەیە هەبێ کە ئەو ڕقمە قیاسیانی کە باسەک لێ بگاتەوە دەرەجانە. هەر لە وتم 2000 بۆ 3000 بابی مەعاملە لەوانەیە بەرز بێتەوە مەترسی هەبێ. ئێستا تقریباً وەڵای 4-5 بەرز بۆتەوە، بەڵام هەر تەسەورەکەم دابەزێتەوە. عەقڵم نایبڕێت دۆلار زیاد. تەسەوور ناکەی بچێتە 60 لەوانەیە بچێت بەس دابەزێتەوە. لە بەرامبەردا تمەنی ئێرانی پێچەوانی هەموو پێشبینیەکان بەرزبوونەوەی بەخۆیەوە بینی و نرخەکەی گەیشتە 12 ملیۆن و 500 هزار تمەن بۆ هەر 100 دۆلارێک. لە کاتێکدا پێش هێرشەکان 100 دۆلار بە 13 ملیۆن و 200 هزار تمەن مامەڵەی پێوە دەکرا. بەقەوەت بووە یەکێ لەوانە تەحەشوداتەکانی ئێرانە پێم وتی نەقدەکە کەمترێکە، خەڵکێکی قەرزاری تمەنە ئەڵێ باچم نەقدەکە پەلامار بم، لەبەرچی ئەڵێ با نەقدەکە زەرەر نەکەم بەیانی دووبانی، ئەگە نەقدی زەرەرکەم حواڵەکە زەرەکەم با نەقدەکەم لە بەردەسا بێت. خەڵکێکە ڕسقی کڕیوە لەو دی و خەڵکێکی بە شتی کڕیوە لەو دی و لە ڕێ ڕقم حسابێکە ڕقم حسابی بوەسیەت یا تەحەشودا دەبێت لێران ئەڵێ با نەقدەکەم لەژێر دەسا بێ بە منە و کاڵەومەڵی فرۆشمە زەرەر نەکەم. یەکێ لەو هۆکارانەوەیە. شارەزان هۆشداری دەدەن کە هەر جوڵەیەکی نوێ لە ئاسماندا دەکرێت گۆڕانکاری چاوەڕوان نەکراو لە نرخەکان و دراوەکانی دینار و دۆلار و تمەن ڕووبدات. باشترین تاریش کە هاوڵاتیان لەم کاتەدا دەبێت بیکەن خۆ بە دوورگرتنە لە مامەڵەکردن پێیانەوە بۆ ئەوەی تووشی زیانی گەورە نەبن. ڕامیار عوسمان، کەناڵی پێیان، سلێمانی.